بینەرانی پێکی کۆمەڵە بەختەوەرم کە جارێکی تر و بە بەرنمەیەکی تری پێکی کۆمەڵە هاتوینەتەوە لاتان تا کۆتایی ئەم دیدارەش لەگەڵمان بن. ڕۆژی پێنجشەممە ڕێکەوتی 16 مانگی ئاڤریلی 2015 زاینی وەفتێکی کۆمەڵی شۆڕشگێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران بە سەرپەرستی بەڕێز عەبدوڵڵا موحتەدی سکرتێری گشتی کۆمەڵە بە بۆنەی ماڵاواییکردنی هەمیشەیی تێکۆشەری دێرین و ناوداری کوردستان کاک حاجی مەحموود ئاغای هێرۆی لا ناوچەی پشدەر بەشداری ڕێوڕسمی پرسە و سەرخۆشی ئەم تێکۆشەریان لە شاری قەڵاتزێ کرد. وەفتی کۆمەڵە پێکهاتبوون لە هەریەک لە بەڕێزان عەبدوڵڵا موحتەدی سکرتێری گشتی کۆمەڵە، فاڕۆق بابامیری و ئەنوەر محەممەدی ئەندامانی دەفتەری سیاسی، زاگرۆس خوسرەوی و ڕەفیق حوسێن پەناهی ئەندامانی کومیتەی ناوەندی کۆمەڵە و عەبدوڵڵا عەزیمی کادر و تێکۆشەری دێرینی کۆمەڵە و عەبدوڵڵا کۆنەپۆشی و سامان ڕیشە ساحێب کادری کۆمەڵە، ئیسماعیل ئیبراهیم فەرد ئەندامی کومیتەی کۆمەڵە لە شاری قەڵاتزێ. لا ڕۆژەکانی 17 و 18 و 19 مانگی ئاپریل بەرامبەر بە 28 تا 30 مانگی خاکەلێوە سمیناری بەرینی ڕێخستنەکانی کۆمەڵە لە دەرەوەی وڵات سەبارەت بە هەلوو مەرجی ئێستای کوردستان و ئێران و ناوچەکە و ئەرکەکانی ڕێخستنەکانی کۆمەڵە بە تایبەت لە دەرەوەی وڵات لە دانمارک بەڕێوەچوو. ئەو سمینارە بە بەشداری ژمارەیەکی بەرچاو لە کادر و ئەندامانی کۆمەڵە لە دەرەوەی وڵات و بە بەشداری ئەندامانی دەفتەری سیاسی کۆمەڵە هاوڕێن ئەبوبەکری مودەڕیسی و ناهید بەهمەنی و ژمارەیەک لە ئەندامانی کومیتەی ناوەندی و ئەندامانی کومیتەی دەرەوەی وڵات بەڕێوەچوو. سمینارەکە بە ساتێک بێدەنگی بۆ یادی گیانبەختکردووانی کۆمەڵە و ڕێگای ئازادی و دادپەروەری کۆمەڵایەتی و سرودی بانگەوە سرودی ڕەسمی کۆمەڵە دەستی پێکرد. باسەکانی سمینار بە کورتە گوزارشێک لەسەر شەڕی داعش و بەرەکانی شەڕ لە لایەن بەڕێز عەبدوڵڵا ئازەربار بەرپرسی کۆمیسیۆنی نظامی هێزی پێشمەرگەی کۆمەڵە دەستی پێکرد. لە ئەو راپۆرتەدا وێڕای ڕێزگرتن لە گیانبەختکردووانی شەڕ دژی کۆنەپەرستی و داعش، ڕۆڵ و بەشداری و چالاکیەکانی پێشمەرگەی کۆمەڵە بەرز نرخێنرا. سەبارەت بە ڕاهێنان و تاکتیکی شەڕی دژی داعش و تێکەڵاوی شەڕی پارتیزانی و مەیدانی و شەڕی ناوشار و کۆڵان بە کۆڵان قسە و باس کرا. لە کۆتایی ئەو راپۆرتەدا ئاماژە باوە کرا کە تا ئێستا داعش لە هەموو بەرەکانی شەڕ لە کوردستان ناچار بە پاشەکشەکراوە و باسی وردەکاریەکانی ئەو شەڕەکرا و وەڵامی پرسیار و تێبینی بەشدار بووانرایەوە. تەوەرێکی گرنگی باسەکانی سمینارەکە لەسەر لێکدانەوەی هەلومەرزی هەنووکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کوردستانی ڕۆژهەڵات و ئێران و ناوچەکە لەلایەن پێشکەشکاری ئەو باسە بەڕێز ئەبوبەکر مودەڕیسی بوو. لەو باسەدا هەستان و دامرکانی داعش و سەرنجامی کۆتایی و سەرەولێژی ئەو ڕەوتە کۆنەپەرستە و ئەگەرەکانی تەوافقی حکوومەتی کۆماری ئیسلامی ئێران و ئەمریکا و وڵاتانی ڕۆژاوا و ئاکامەکانی ئەو پێکهاتنە کە قەرارە لە مانگەکانی داهاتوودا واژۆش بکرێ کەوتە بەرباس و لێکۆڵینەوە. لەو لێکدانەوەیەدا باسی پاشەکشە و خۆبەدەستانەوەی حکوومەتی ئیسلامی ئێران لە سەرنجامی گوشار و ئابلۆقەی ئابووری ئێران کرا. خواردنەوەی جامی ژەهرێکی دیکە لەلایەن خامنەیی و حکوومەتی ئیسلامیەکەیەوە لە ماوەیەکی نەدرێژخایەندا سیستمی قەیران لێدراوی حکوومەتی ئێران ئاڵۆسر دەکە. چاوەڕێ دەکرێت کە ئەو پێکهاتنەش ببێتە هۆی داڕمانی زۆرتری ڕیزەکانی بەڕێوەبەری ئەو حکوومەتە و ناکۆکی و قەیرانەکانیان بەرینتر بکاتەوە. ئەوەی کە ڕوونا ناوچەکە و ئێران و کوردستان بەرەو ئاڵوگۆڕیەکی گەورە دەڕوا و هەلوو مەرجەکە ئاوسی ئاڵوگۆڕیەکی بەرینە. هەرکەم لە هێزەکانی ئەم مەیدانە لە هەوڵی ئەوەدایە کە ئاڵوگۆڕەکان زۆرتر بەلای بەرژەوەندی خۆی ڕاکێشێ. لەو بینەدا هێزە بربەستەکانی بزوتنەوەی شۆڕشگێڕانەی گەلی کورد لەوانە کۆمەڵەش و کۆمەلگای تێگەیشت و مەدەنی کوردستان دەبێ وەها هێز و تواناییەکیان بێت کە ڕەوتی ئاڵوگۆڕەکان بە قازانج و بەرژەوەندی خەڵکی کورد و ئازادی خوازی و دموکراسی خوازی بگۆڕن. بۆ ئەوە پێویستی پێکهاتنی بەرەیەکی دموکراسی خوازی لە ئێران و بە تایبەت بەرەیەکی یەکگرتووی ئازادی خوازی ناو بزوتنەوەی کوردستانی ڕۆژهەڵات لە هەر کات گرنگترە. باسی ڕۆژهەڵاتەوەری و گرنگی پێکهاتنی ستادی رابەری هاوبەش بۆ ڕۆژهەڵاتی کوردستان پێویستیەکی هەنووکەیە و لە واقعدا دەوری دیاریکەری لە گۆڕانی ئەو ئاڵوگۆڕە لە بەرژەوەندی خەڵکی کوردستاندا هەیە. لەو باسەشدا بەشداربووان بە پرسیار و تێبینیەکانی خۆیان باسەکەیان زۆرتر ڕوون و دەوڵەمەندتر کرد. چەند وێنەیەک لە کۆبوونەوەکە ببینێن دەگەڕێمەوە لاتان.
تەوەرێکی دیکەی باسەکان لەسەر ئەرکەکان و مەیدانەکانی کار لە دەرەوەی وڵات بوو کە بەڕێز ناهید بەهمەنی پێشکەشکاری بوو. لەو تەوەرەی باسەکانیشدا لەسەر گرنگی خۆئامادەکردن بۆ ئەو دەورجێڕانە باسی زۆر و ڕێالی کرا و ئارسە و مەیدانەکانی کار لە دەرەوەی وڵات ئاماژەی پێکرا. سەبارەت بە دەوری ڕێکخراوە جەماوەری و کۆمەڵایەتیەکان لەوانە ڕێکخراوی ژنان و لاوانی ڕۆژهەڵات ئاماژە باوە کرا کە ئەو نەوە ڕێکخراوانە دەتوانن توانە وزەی ئەو ئاڵوگۆڕە بن کە پێویستە لە بەرژەوەندی خەڵکی کوردستاندا بێت. ئەو باسەش بە گەرموگوڕی درایە بەرباس و لێکۆڵینەوە و تێبینی و پرسیاری بەشداربووان و گەلێک پێشنیاری بە نرخ باسەکەی دەوڵەمەندتر کرد. لە کۆتاییدا بەرپرسی کومیتەی دەرەوەی وڵات هاوڕێ سالار ئاشناگەر بە تاکید و پێداگری لەسەر گرنگی ئەو باس و پێشنیارانە لێکۆڵینەوە لەسەر بابەتەکانی سمینار و ڕێگای بەکردەوە دەرهێنانی پێشنیار و نەخشە ڕێگای دەرەوەی وڵات و بڕیارەکانی بە ئەرک و هەنگاوی گرنگی دوای ئەو سمینارە وەسف کرد و سپاسی بەشداربووان و میوانداری هاوڕێیانی دانمارکی کرد. شایانی باسە لە پەراوێزی ئەو سمینارەدا لە چەند کۆبوونەوەی دیکە لەوانە کۆبوونەوەی هەموو بەرپرسان و ئەندامانی کومیتەکانی دەرەوە کە لە سمینارەکەدا حازر بوون کرا و گەلێک پێشنیاری بەجێ بۆ هاواهەنگی و گۆڕینەوەی ئەزمون و تەجروبەکان کرا. کۆبوونەوە لەگەڵ لاوان و ژمارەیەک لە بەرپرسان و ئەندامانیش لە پەراوێزی کۆبوونەوەکەدا بڕێوەچوو. پاش سێ ڕۆژکاری چڕوپڕ و هەمەلایەنە و لێکدانەوەی بارودۆخی ناوچەکە و خستنە ڕۆی گەڵاڵە و پلانی نوێتر بۆ کاری بەردەوام و چالاکی زیاتر لە ناوڕێزەکانی کۆمەڵەدا سمیناری بەرینی ڕێخستنەکانی کۆمەڵە لە دەرەوەی وڵات لە وڵاتی دانمارک کۆتای پێهات. ڕۆژی چوارشەممە ڕێکەوتی دوی گوڵام بەرامبەر بە 22 ئاوریلی 2015 لەسەر بانکێشتنی سنتەری مترۆ بۆ داکۆکیکردن لە مافی ڕۆژنامەنووسان هەیەتێک لەلایەن کۆمەڵەوە کە بریتی بوون لە هاوڕێیان سۆران پاڵانی جێگری کومیتەی ناوەندی کۆمەڵە، فواد محەممەدی یەکێک لە نووسەران یاسۆی ڕۆژهەڵات و فازڵ وەلیان ئامادەکاری ڕۆژهەڵات تیڤی لە 117یەمین ساڵیادی ڕۆژنامەگەری کوردیدا لە قاوەخانەی کەلتوری شاری سلێمانی بەشداریان کرد. قوبا تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم لەو ڕێوڕسمەدا ستایشی ڕۆڵی مێدیا و ڕۆژنامەنووسانی کرد لە شەڕی دژ بە داعش و ئاماژەی بەوەدا کە یاسای ڕۆژنامەگەری کوردی وەکو پێویست جێبەجێ ناکرێت. هەروەها ڕەحمان غەریب بەرپرسی سنتەری مترۆ و چەندین ڕۆژنامەنووسی کورد و عەرەب قسە و باسییان پێشکەش کرد. ڕۆژی هەینی ڕێکەوتی 24 مانگی ئاوریلی 2015 زاینی سمینارێک بۆ بەڕێز کاک حەمید دەروێش کەسایەتی سیاسی ناسراوی کورد و هەروەها سکرتێری پارتی دموکراتی پێشڤەڕۆی کورد لە سووریا لە شاری هەولێر سازدرا. سمینارەکە بە بەشداری کۆمەڵێکی بەرچاو لە پارت و لایەنە سیاسیەکانی هەر چوار پارچەی کوردستان لە بنکەی حیزبی زەحمەتکێشانی کوردستان بەڕێوەچوو. لەم سمینارەدا بەڕێز حەمید دەروێش کورتەیەک لەسەر بارودۆخی هەنووکەی کورد بە تایبەت لە ڕۆژاوای کوردستانی باس کرد و هەروەها ئاماژەی بە هەستیاربوونی پرسی کورد بەگشتی کرد و لە کۆتاییدا جەختی لەسەر هاوکاری و هاوهەڵوێستی هەموو لایەنە سیاسیەکانی کوردستان کرد. لەم سمینارەدا وەفتی نوێنەرایەتی کۆمەڵی شۆڕژگەر کە پێکات بوون لە هاوڕێیان زاگرۆس خسرەوی ئەندامی کومیتەی ناوەندی و بەرپرسی پەیوەندیەکانی هەولێر و سامان ڕیشە ساحب یاریدەدەری نوێنەرایەتی کۆمەڵە لە هەولێر بەشداری کۆڕەکە بوون. ڕۆژی دووشەمە ڕێکەوتی 27 ئاوریلی 2015 زاینی پۆلێکی دیکە لە کسان و کوڕانی خەباتکاری کوردستانی ڕۆژهەڵات پێوەست بوون بە هێزی پێشمەرگەی کۆمەڵەوە. بەیەکەوە راپۆرتێک لەسەر چۆنیەتی بەڕێوەچوونی ڕێوڕسمی چەکدارکردنیان دەبینین و دەگەڕێنەوە لاتەن. ڕۆژی دووشەممە ڕێکەوتی حەوتی گوڵان لە ڕێوڕسمێکدا پۆلێکی دیکە لە کچان و کوڕانی خوازیاری پێشمەرگایەتی پاش تێپەڕاندنی سەرکەوتوانەی دەورەی سیاسی نظامی بە شێوەی ڕسمی پەیوەست بوون بە ڕیزەکانی ئاشکرای کۆمەڵە و چەکی پڕ لە شانازی پێشمەرگایەتیان لەشان کرد. سەرەتای ڕێوڕسمەکە بە سرودی بانگەوە سرودی ڕسمی کۆمەڵە دەستی پێکرد. پاشان یەک دقا بێدەنگی ڕاگیرا بۆ ڕێزگرتن لە یادی شەهیدانی کۆمەڵە و سەرجەم شەهیدانی ڕێگای ڕزگاری بزوتنەوەی هەخوازانەی گەلی کورد. بێدەنگیەکە بە خوێندنەوەی شێعرێک کۆتایی پێهات. لا درێژەدا هەوڕێ خەلیل فەتاحی یەکێک لە بەرپرسانی فێرگەی کۆمەڵە وتارێکی پێشکەش بە ئامادەبووان کرد.
پاش خوێندنەوەی ئەم وتارە لەلایەن هاوڕێ هەژار موزەفەری پێشکەشکاری ڕێوڕسمەکە بەشێک لە ژیاننامەی هاوڕێی گیانبەخت کرد و جەلالتارین ناسراو بە جەلال و لەژێر خێندرایەوە و دواتر پەلی شەهید جەلالتارین چەک و کارتەکانیان لەدەست هاوڕێ مەولود یوسفی یەکێکی دیکە لە بەرپرسانی فێرگەوە وەرگرت و پاشان پەلی شەهید جەلالتارین سرودی من پێشمەرگەی کوردستانمیان پێشکەش بە بەشداربووانی ڕێوڕسمەکە کرد. دواتر پەیامی ئەو پەلا لەلایەن هاوڕێ شاهۆ مەحموودی یەکێک لە هاوڕێیانی پەلی جەلالتارینەوە خوێندرایەوە و هەروەها دەقی ئەو پەیامە لەلایەن هاوڕێ موحسێن موحەممەدیەوە یەکێکی دیکە لە هاوڕێیانی ئەم پەلا بە زاراوەی هەورامی خوێندرایەوە. پاشان هۆندراوەی هاوڕێ حەمید نەدیمی یەکێک لە ئەندامانی کۆمەڵا لەلایەن هاوڕێ شوانە ڕەحمانیەوە پێشکەش بە بەشداربووان کرا و لە درێژەی ڕێوڕسمەکەدا لەلایەن هاوڕێ دلۆڤان کاکیەوە پەیامی پۆلێکی دیکە لە لاوانی خوازیاری پێشمەرگایەتی کۆمەڵا لە بەشی پەزیرش کە چاوەڕوانی کردنەوەی دەورەکەیانن خوێندرایەوە و هەروەها دەقی ئەو پەیامە لەلایەن ئەمیر حوسێن ئیحسانیەوە یەکێکی دیکە لە هاوڕێیانی خوازیاری پێشمەرگایەتی کۆمەڵا لە بەشی پەزیرش بە زاراوەی کەڵهوڕی خوێندرایەوە. پاشان هاوڕێ ئەڤین هادیزادە یەکێک لە هاوڕێیانی پەلی شەهید جەلالتارین سرودێکی پێشکەش بە بەشداربووان کرد و ڕێوڕسمەکە بە هەڵپەرکێ و شایی بەشداربووان کۆتایی پێهات. پێشمەرگەیەکی دێرینی کۆمەڵە و زیندانی سیاسی ناسراوی ناو خەڵکی شاری نەقەدە و دەوروبەر کاک مستەفا چەم شەوی چوارشەممە لەسەر پێنجشەممە 26 خاکەلێوە لە نەخۆشخانەی شاری نەقەدا بۆ هەمیشە ماڵاوای لا ژیان کرد. ئێمەش وەک ستافی پێکی کۆمەڵە پڕبەدڵ سەرخۆشی لە بنەماڵی بەڕێزی کاک مستەفا و سەرجەم کەسوکاری دەکەین و خۆمان بە شەریکی خەم و پەژارەیان دەزانین. حاجی محەممەد ڕەشید زەکەریایی باوکی هەرێک لە هاوڕیانی گیانبەخت کرد و فەریدە جەلیل و هەروەها کاک شوعیب زەکەریایی یەکێک لە دامەزرێنەرانی کۆمەڵە لە شاری سنا بۆ هەمیشە ماڵاوای لا ژیان کرد. ئێمەش وەک ستافی پێکی کۆمەڵە پڕبەدڵ سەرخۆشی لە بنەماڵەی زەکەریایی و بە تایبەت کاک شوعیب زەکەریایی و سەرجەم کەسوکاری دەکەین و خۆمان بە شەریکی خەمیان دەزانین. هەروەها هاوڕێ عەبدوڵڵا موحتەدی سکرتێری گشتی کۆمەڵی شۆڕژگەی زەحمەتکێشانی کوردستانی ئێران لەسەر لاپەڕەی فەیسبووکی خۆی پەیامی سەرخۆشی و هاوخەمی خۆی ئاراستە کردووە کە بە یەکەوە دەبیسین. ئەمڕۆ ئاگادار بووم کە بەڕێز حاجی ڕەشید زەکەریایی باوکی سێ شەهیدی سەربەرزی کۆمەڵا فەریدە و جەمیل و جەلیل و هەروەها باوکی هاوڕێی دامەزرێنەر و قارەمانی زیندان کاک شوعیب زەکەریایی ماڵاوای لە ژیان کردووە. حاجی ڕەشید بۆ خۆی کەسایەتێکی زۆر خۆشناو و پاکی شاری سنە و جێگەی ڕێزی هەمووان بوو. بەڵام لە هەمان کاتدا ئینسانێکی زۆر قانع و سادەبژێ و کەم ئەرک بوو کە بە ئاسانی لەگەڵ ژیانی سادە و بێ ئیمکانی پێشمەرگایەتیش هەڵی دەکرد. ڕژیمی کۆماری ئیسلامی بەڕێز حاجی ڕەشیدی کە کەسایەتێکی زۆریش ئاینی بوو تووشی کێشە و چەرمەسەری و ناڕەحەتێکی زۆر کرد. بەڵام حاجی نەقەد گلە و بۆڵەی لە ڕۆژگار کرد، نە کۆمەڵەی بە ختابار زانی و منەتی بەسەردا کرد و نەقەتیش بەرەو ڕژیم داینەواند. زۆر لە ئێمەمانان کە دۆستانی دێرینی کاک شوعیب بووین گەرم و گڕ و میهرەبان بوو. بۆ من هەمیشە وەکو مامی گەورەی خۆم جێگای ڕێز و خۆشەویستی بوو و هەیە. بەڕێز عەبدوڵڵای موحتەدی هەروەها نووسیوێتی پڕ بەدڵ سەرخۆشی لە هاوڕێ دێرینم کاک شوعیبی بەڕێز و خۆشەویست، هەروەها لە هاوڕێیانی خۆشەویستم نەسرین خانم، کاک عەبدوڵڵا و کاک ماجد زەکەریایی و هەموو بنەماڵی بەڕێزیان و هەموو هاوسەنگەرانی دەکەم و خۆم بە شەریکی غەمیان دەزانم. سکرتاریەتی کۆمەڵی شۆڕژگەر بە دەرکردنی ڕاگەیەندراوێک بە بۆنەی ماڵاواییکردنی هەمیشەیی حاجی ڕەشید زەکەریایی سەرخۆشی ئاراستەی سەرجەم کەسوکاری بنەماڵەی زەکەریایی کردووە. دەقی ڕاگەیەندراوەکە بەیەکەوە دەبیسین. بەڕێز حاجی محەممەد ڕەشید زەکەریایی باوکی سێ گیانبەختکردووی کۆمەڵا بە ناوەکانی جەمیل، جەلیل و فەریدە زەکەریایی و هەروەها باوکی کاک شوعیب زەکەریایی یەکێک لە دامەزرێرانی کۆمەڵا لە شاری سنا ماڵاوایی لە ژیان کرد. بەپێی هەواڵێک کە بە ناوەندی هەواڵی ڕۆژهەڵات تیڤی گەیشتووە، ڕۆژی یەکشەممە حەوتی گوڵان بەڕێز حاجی محەممەد ڕەشید زەکەریایی باوکی سێ گیانبەختکردووی کۆمەڵا بە ناوەکانی جەمیل، جەلیل و فەریدە زەکەریایی و
باوکی کاک شعیب زەکەریایی یەکێک لە دامەزینەرانی کۆمەڵە و دادەنەسرین کاک عەبدوڵڵا و کاک ماجد زەکەریایی لە شاری سنا بۆ هەمیشە ماڵاوایی لە ژیان کرد. ڕۆژی یەکشەمە تەرمی حاجی محەممەد ڕەشید لە نێوان جەماوەری شاری سنە و ژمارەیەک لە بنەماڵی گیانبەخکردوانی کۆمەڵا لە گۆڕستانی نزیک شەقامی 25 سنە و نزیک گۆڕستانی ژمارەیەک لە گیانبەخکردوانی کۆمەڵا بە ئەسپەردەی خاکرا. حاجی محەممەد ڕەشید زەکەریایی چەندین جار لەلایەن هێزەکانی ڕژیمی ئیسلامی ئێرانەوە دەستگیر و لەژێر ئەشکەنجە و ئازاردا بووە و هەمیشە باورەیەکی بەرزەوە و ڕوبەڕووی کردەوەکانی ڕژیم بووە و هیچ کات سەری بۆ ڕژیمی ئیسلامی ئێران دانەنواند. هاوڕێی گیانبەخکردو فەریدە زەکەریایی یەکێک لە کچەکانی بەڕێز حاجی محەممەد ڕەشید زەکەریایی لە سەرەتاکانی شۆڕشی گەلانی ئێران پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و لەگەڵ دەستپێکردنی خۆپیشاندانەکانی ساڵی 1350 هەتاوی خەبات بۆ ڕووخاندنی ڕژیمیشا هاوڕێ فەریدە لە زۆربەی خۆپیشاندانەکانی دژ بە ڕژیمیشا بەشداری کردو بوو بە یەکێک لە هەڵسوڕاوان بەڕاستپاردەی کۆمەڵە. هاوڕێ فەریدە بوو بە مامۆستا لە دێهاتی مەریوان و لەوێ لەگەڵ هاوڕێ حوسێن پیرخزری ئاشنا بوو. هاوکاری ڕێکخراوەیان پێکەوە درێژە پێدا و چوە ناو کۆڕی مامۆستایان کە ئەو کات لەگەڵ کۆمەڵە لە پەیوەندیدا بوون. ڕۆژی نوێی خاکەلەوەی ساڵی 1350 هەتاوی کاتێک بۆ یارمەتی گەیاندن بە خەڵکی تورکمەن سەحرا بەرەو ئەو ناوچەیە دەچوو بەداخەوە لە ڕووداودا لەگەڵ 8 هاوڕێی دیکەی لەوانە کاک جەمیلی برای گیانی بەخت کرد. هەروەها هاوڕێی گیانبەخکردو و جەمیل زەکەریایی یەکێکی دیکە لە کوڕەکانی بەڕێز حاجی محەممەد ڕەشید زەکەریایی لە سەرەتایی دەستپێکردنی خەباتی ئاشکرای کۆمەڵە دەستی کرد بە چالاکی سیاسی و لەگەڵ دەستپێکردنی خۆپیشاندانەکانی ساڵی 1350 هەتاوی و خەبات بۆ ڕووخاندنی ڕژیمیشا هاوڕێ جەمیل لەم خۆپیشاندانانەدا بەشداری چالاکانەی کردو بوو بە یەکێک لە هەڵسوڕاوان و بەڕێوەبەرانی. هاوڕێ جەمیل لە ڕۆژی نوێی ساڵی 1350 هەتاویدا کاتێک بۆ یارمەتی گەیاندن بە خەڵکی تورکمەن سەحرا بەرەو ئەو ناوچەیە دەچوو بەداخەوە لە ڕووداوی ئۆتۆمبیلدا لەگەڵ 8 هاوڕێی دیکەی لەوانە هاوڕێ فەریدەی خوشکی گیانی بەخت کرد. هەروەها هاوڕێی گیانبەخکرد و جەلیل زەکەریایی یەکێک لە پێشمەرگە خۆشنا و ئازاکانی ناوڕیزەکانی کۆمەڵا لە شەڕی ناوخۆیی لە ئاوایی سوچەم سەر بە شاری سنا گیانی بەخت کرد. سەبارەت بە کۆچی دوایی بەڕێز حاجی محەممەد ڕەشید کاک عەبدوڵڵا موحتەدی سکرتێری گشتی کۆمەڵا دوێنێ دووشەمە حوتی گوڵان پرسە و سەرخۆشی خۆی ئاراستەی بنەماڵی زەکەریایی کردو لە لاپەڕەی تایبەتی خۆی لە فەیسبوک نووسیبێتی ئەمڕۆ ئاگادار بووم کە بەڕێز حاجی ڕەشید زەکەریایی باوکی 3 شەهیدی سەربەرزی کۆمەڵا فەریدە و جەمیل و جەلیل و هەروەها باوکی هاوڕێی دامەزرێنەر و قارەمانی زیندان کاک شعیب زەکەریایی ماڵاوای لە ژیان کردووە. حاجی ڕەشید بۆ خۆی کەسایەتێکی زۆر خۆشنا و پاکی شاری سنە و جێگەی ڕێزی هەمووان بوو. بەڵام لە هەمان کاتدا ئینسانێکی زۆر قانع و سادەبژێ و کەم ئەرک بوو کە بە ئاسانی لەگەڵ ژیانی سادە و بێ ئیمکانی پێشمەرگایەتیش هەڵی دەکرد. ڕژیمی کۆماری ئیسلامی بەڕێز حاجی ڕەشیدی کە کەسایەتێکی زۆریش ئاینی بوو تووشی کێشە و چەرمەسەری و ناڕەحەتێکی زۆر کرد. بەڵام حاجی نەقەد گلە و بۆڵەی لە ڕۆژگار کرد نە کۆمەڵەی بە ختابار زانی و منەتی بەسەردا کرد و نەقەتیش بەرەو ڕژیم داینەواند. زۆر لە ئێمەمانان کە دۆستانی دێرینی کاک شعیب بووین گەرم و گڕ و میهرەبان بوو. بۆ من هەمیشە وەکو مامی گەورەی خۆم جێگای ڕێز و خۆشەویستی بوو و هەیە. بەڕێز عەبدوڵڵای موحتەدی هەروەها نووسیوێتی پڕ بەدڵ سەرخۆشی لە هاوڕێ دێرینم کاک شعیبی بەڕێز و خۆشەویست هەروەها لە هاوڕێیانی خۆشەویستم نەسرین خانم کاک عەبدوڵڵا و کاک ماجد زەکەریایی و هەموو بنەماڵی بەڕێزیان و هەموو هاوسەنگەرانی دەکەم و خۆم بە شەریکی غەمیان دەزانم. مەرەزانی بینەر بەسپاسەوە کە تاو کاتە لەگەڵمان بوون تا حەوتوی داهاتوو بەرنامەیەکی تری پێکی کۆمەڵە ماڵاوە.